ئەوە پێشەکردنی سەروەری خاچە عێراق هەرێمی کوردستانیش بەشەکە لە سیادە و سەروەری عێراق وەکو یاسانی دەوڵەتەکان کە پێناسەی کردووە ئەوەی تووچێش دەیکا بە بیانوی ئەوەی چەندین ساڵە دێ لە سنوورەکانی هەرێمی کوردستان شەر دەفرۆشی ڕز و باغ و خەڵک و ئاژەڵ و داروباری ئێمە دەستێنی بە ناوی پشتێنەی ئەمنی بە ناوی ئەمنی قەومی بە ناوی خەتەر لەسەر وڵاتەکەی دەرکەوتووە نیە ئەوە وەکو داگیرکاری دێتە ناو خاچ عێراقەوە چکە ئەو قوڵایە دوورەی کە لە کەلار دێ لە چەند خەڵکێک دەدا هەر ناوەچی لێدنی ئەوە پێشلکردنی سەروەری عێراقەوە دەبی حکوومەتی عێراق و سەرۆکایەتی کۆماری عێراق و سەرۆکایەتی پەرلەمانی عێراق و سەرۆکایەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان قسەی لەبارەوە بکەن و هەڵوێستی توندیان نەبی و لە مەسلەی بەیاننامە بستنە دەرێت چکاوە لە ڕووی ئەخلاقی سیاسیەوە لە ڕووی ئەخلاقی دراوسێ و لە ڕووی ئەخلاقی یاسای نێودەوڵەتیەوە ینی شتەکەی زۆر نەگونجاوە پێم وایە ئەوە داگیرکاریەوە پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو هەموو لاف و گەزاڤێ ئەوە لێ دەن کەوان نەتەوە پەرستن و ئەوان ئیش لۆ دەوڵەتی کوردی دەکەن و ئەوان خەڵکی کوردستان دەیانوێ بە عقارێکدا بن کە بەیانی منداڵەکانمان لە ئارامی دابژین ئەوە ئێستا وازەح دیارەکە ئەو تورکیا دەیەوێت ئەو وڵاتە داگیر کات ئەوجا هەر ڕۆژە و بە بیانووەک ئەوەی ئاخرجاری کە ئەو هێرشانی دەکاتە سەر منتیقەکانی سنووری و خەڵک ئاوەردەکە و بە تەواوی داگیری کردی ئێستا لە کەلار و لەوە دەوروبەری سلێمانیش هەماشت دەکات پێویست دەکات یعنی سەرکرداتی سیاسی کورد هەم دەوڵەتی عێراق هەڵوەستەی جددی لەسەر بکەن جۆرێک لە هاوکاریکردن هەیەیان زۆرێک لە بێدەنجێ لە هەندێک لایەنی هەرێمی کوردستان کە پێویستە ئەو لایەنانە لە پێشەم کەسێک بزانن خەتەر لەسەر خۆیانە نەک لەسەر لایەنەشتریان لەسەر خاکە بەهبوونی تورکیا ئەوانیش وجودیان نامینێ ئەوە دەرکەوت ئێستا یعنی نمونەی عفرینمانی عفرینیان داگیر کردیا تورکیا ساحبی عفرینە ئەوانە نین لەو هێزە لۆکاڵیانێک کە لەوێن دەرێنە بە تەواوی تورکیا ساحبی عفرینە و ئەگەر بێتوە ئەو هەنگاوانەی تورکیا لە هەرێمی کوردستان سەرکەوتوبی دڵنیابی لەوەی ینی لە حکومداری لە کوردستان لە عفرین جوانتر نابی پێویستە هەمومان یەکدەنگ بین لەسەرەوەی فشار لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەین دەنجی ناڕەزایەتی بەرزکەینەوە بگاتە دنیا کە وڵاتەکەمان داگیر دەکرێتەوە بیرکردنەوە نییە لەوەی تو پشتیوانی لە هێزەی سیاسی دەکەی کە بە ناوی پەکەکە لە هەرێمی کوردستانە نازام چ ناوەکی لێدنی ئەوە داگیرکاریەکە ئەوە بیانووە بۆیە پێویستە ئەمە دوور لەو بیانووەوە وڵاتەکەمان داگیر دەکرێتن هەڵوێستمان لە بەرامبەری هەبیتن لە ئیتارە عامەکەی وەرگری خەڵکی سڤیلە خەڵکی ترە ئەوە هاتێ وڵاتەکەی تو داگیر دەکا هاتێ یاسای نێودەوڵەتی پێشێل دەکاوە هەموو ڕۆژێ بۆمبارانی تو دەکا ئەو ڕۆسڤیلە دووس بە بەناوی پەکێ سێس بە سەرکردە سیاسەکانش دەکاتە ئامانج پێی وایە ئەوە ڕێی لە گەروی نییە دەکرێت بە هەر بیانوەک بیانی سەرکردە سیاسەکانیشمان تیرۆر بکرێتن و کەسیش دەنجی لێوە نیە من لێرە داوا لە سەرکردە سیاسەکان دەکەم ئەوەی ئێستا بەرامبەر خەڵکی سڤیل دەکرێت بە ناوی دژایەتیکردنی ئەمنی قەومی تورکیا و خەڵک لە ناو ماڵی خۆی شەید دەکرێت دڵنیابن لەوەی بەیانی بینایەکانی ئەوانیش پارێزراو نابن و تورکیا لە هەر شوێنە کوردەکەبی بە هەر ناوەک بیتن دەیەوێت لە ناوی ببات پێم وابێ دەستدرێژی وڵاتانی هەرێمی بەتایبەت بۆ سەر باشووری کوردستان کە ماوەکە چەقتر بۆتەوە بەتایبەت هێرش و پەلامارەکانی تورکیا بۆ سەر ناوچە سنووریەکان و لە هەندێک حاڵەت بۆ قوڵایی باشووری کوردستانیش دەستدرێژی دەکەن ئەمان بە هەموو توانای خۆمانەوەی دانەی دەکەین پێماوە بێەوە دەستدێژیە بۆ سەر خەڵکی تەواوی باشووری کوردستان خەڵکی باشووری کوردستان پێویستی بە یەک ڕێزی زیاتر لە بەرامبەر نیارەکانی لە بەرامبەر دوژمنەکانی دەبینین هەر جارەی لە سنوورێک هەر جارەی لە شوێنێک هێرش و پەلامارەکانی دوژمن تەنگ بە خەڵکی گوندەکان بە جوتیاران بە گونیشینانی ئێمە هەڵدەچنن بەڕاستیەوە پێویستی بە دەنجێکی یەکگرت و نەک لایەنە سیاسەکان هەیە لایەنە سیاسەکان وەزیفە واجبی خۆیانە کە دەبێەوە بکات بە هەموو پێکاتەوە خەڵکەکەیەوە بە هەموو ئەفکار و ئایدۆلۆژیا و لایەنە سیاسەکانەوە بۆ ئێمە بە توندی بەرامبەرەوە ڕادەوەستین ئیدانەی دەکەین پێماوە بێەوە کاریگەری خراپی لەسەر ئیستقراری هەرێمی کوردستان هەیە لەسەر بنەمای دراوسێتی و جیرانەتی یەکتر هەیە جا هەر تورکیا نا دەوڵەتانی دیکەی هەرێمیش بەڕاستی زۆرجار پەنا بۆ دەستدێژیان دێنن کەمە هەموو بە یەک چاو بە یەک هەڵوێستی نیشتیمانی ئیدانە دەکەین پێشماوە بە هەڵوێست لەوە کۆ دەبێتەوە کە تۆ هەڵوێستێکی نیشتیمانیانە بەرامبەر ئیدانەکردن هەبێ چەند دەتوانانی قەبارەی هەڵوێستەکەت گەورە بێ و چەند خەڵک بێنێ سەشقان بۆ ئیدانەکردن بەقەتەوە گرنگ نییە تۆ هەڵوێستێکی نیشتیمانی یەکگرتووت هەبێ بەرامبەر هێرش و پەلامارەکانی دوژمن ئەوان بۆیان بکرێ زیاتریش تەجاوز دەکەن زیاتر تەجاوز دەکەن باشووری کوردستان
بۆ هەموو پارچەکانی دیکەی کوردستان ڕەمزی مقاومەتە، ڕەمزی مانەوەیە، هێزێک کە باشووری کوردستان بۆتە هێزێک لە چوارچێوەی دەستوری عێراقیدا شوێنی گرتووە، بۆیە دەوڵەتانی داگیرکرد لە باشووری کوردستان دوور و نزیک دەترسن، لەوە دەترسن. ئەوەی مەجال دەدرێ یان دێنە باشووری کوردستان عملیە دەکەن بە هەموو شێگە مەڕەتی دەکەینەوە. پێم وابێ ئەوە دەستێژێکی تەواوە بۆ سەر مافی پێکهاتە و خەڵکی هەرێمی کوردستان کە لە باشووری کوردستان ژیان دەگوزارێنن. کە پێمان وابێ تورکیا بەو کردوانەی ئامانجێک دەپێکی ئەمە دڵیان ناپێک. چونکە لە مێژوو شۆڕشی کورد دوور و نزیک تا بە ئێستا دەگا بەدەیان کردەوە و عملیە لە قوڵای باشوور و زیندانەکانی بەعد سەردەمی خۆی پڕ لە لانی سیاسی و هێز و لانی سیاسی و تێکۆشەرانی دێرینی خەڵکی ئێمە بوون، بەڵام ئامانجەکەی چی پێکە؟ هیچ ناپێک. تورکیا وڵاتانی دیکە کە بیان هەوێ بە مەسائلی سەربازی و عسکەری بیان هەوێ پاشەکشە بە دۆزی ڕەوای گەلی کورد بکەن، بڕنیایۆ پێیان ناکرێت، بڕنیایۆ ناتوانێت.